بە پێویستمان زانی بە هاوکاری خێرخوازە دڵسۆز و بەڕێزەکان کە خێرخوازەکان دائیمەن هەردەم بەردەوام بووینە لە پشتگیریکردنی خەرچی فەقیر و هەژارەوە و ئێمە لێرەوە دەستخۆشیان لێکین خوای گەورە پاداشتیان داتەوە و خوای گەورە دەروی خێریان لێ بکاتەوە و ئێمە بڕی نەفتەکەمان 4400 لیترە بەشی تقریبا 105 ماڵی کردیەوە لێرەوە خوای گەورە پاداشتیان داتەوە دەستخۆشیان لێ یەکەین و ئێمە لە ڕابردووش پرۆژەمان هەبووینە پرۆژە خێرخوازی بەردەوام بووینە لە ساڵی ڕابردووش بەردەوام بووینە لەگەر هاوڵاتیانی خۆمان لەگەر فەقیرەکانی خۆمان پشتگیریمان کردینە بە هاوکاری خێرخوازانەوە و ئێمە لە ساڵانی ڕابردوو سەبەتەی خۆراکمان بەسەر خەرجدا تەوزیع کردیا قوربانیمان بەسەر خەرجدا تەوزیع کردیەوە جلوبەرگ و هاوکاری نەخۆشمان کردیا هاوکاری خەرچی فەقیر و هەژارمان کردیا و لە ساڵی ڕابردوودا سێ خانیمان بنیات ناونلۆ خەرچی فەقیر و هەژار دوومان نۆژەن کردین و ئیشمان لە بنیاتەوە دروست کردیە و بە هاوکاری خێرخوازانەوە لێرەوە دەستخۆشیان لێ یەکەین خوای گەورە پاداشتیان داتەوە و لێرەشەوە داوان لێ یەکەین بەردەوام بن لۆی بتوانین زیاتر دڵی خەرچی فەقیر و هەژار خۆشکەین خوای گەورە پاداشتیان دەستان خۆش بن سەرکەوتو بن ئینشاءالله. بسم الله الرحمن الرحیم. پێشەچی بە خێرهاتنی کەناڵی پەیام ئەکەین لۆ دەڤەری خەلیفان ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی دەستخۆشی لە ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی ئەکەین کەوە هەستاون بە یارمەتیدانی خەڵکانێکی هەژار لە دەڤەرەکەمان کە تەوزیعکردنی چەند گاڵۆن نەفتێک بەسەر کەسانی کەم دەرامەت بەڕاستی لەو وەختە زروف و وەختە ناخۆشەدا دەستخۆشیان لێەکەین و دەستخۆشی لە خێرخوازانەکەین لە ڕێگەی ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی خەلیفان داواکارین لە خوای پەروەردگار خوا پاداشیان بداتەوە و کەسانی خێرخواز و کەسانی دەوڵەمەندیش چاویان لێ بکەن و خوای پەروەردگار لە دنیا و لە قیامەت نمونەیان زیاد کە و پاداشیان بداتەوە.